بالصلاف و ريزين گرم و دم خوش جارك دي بديدارا وشاد دبين قالي دوستو هفالين دمي لهف قهاندنا كردان كورد كونكشن ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دقامن بيك بهورين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت قلور بابتين دمي في جاري افنا بانگوازی جبو دا مزراندنا روندا کردی لدورها واشنطن 10 سالان پشتی شکاندنا پیکری صدام حسین لميدان فردوس لبغداد روش عراقيان چوایا اری نفت نافروکی گرجیان برا بغداد و هوليريا یان جداهی نژادی امی پرسیاری جه روزنامه‌وانه کی بکین که اگر افعالوزی پرزگریکا نیف برا کرد و عربانه کرد و شیعیان یان مالکی و بارزانی لواشنطن داخواز جبو ريفورمان ده قانون پنابریه دا و لججنا استرو چارشنبه سورا ازدیان خلکی کا رنگ دکن گلو اگر او ببا کارکی هنری و چابا هنرمند لقمان احمد به تابلوین شیوکار چریسکا کروناهیه جه کردین روش آوارا ویدخا سلاوین دوباره تماشاوان دمی لحفگاهاندنا کردان کورد کنکشن چند محبون جمارکا چالکوان کرد لدورین واشنطن ورجینیا و مریلاند مجولی دا مزراندنا رواندا کردی بون وان بانگ لاندام رواندا کردی و چالکوانا کر حتا بیرو باوران جبو دا مزراندنا وی رواندی لیک بگوهارن سیروان قشو لکم بوناوان آماده بو و افراپورت گهاندیا زوجتي كهيا لحد ما محدود بو كومبونا يكيا كوملا كردين دفرا واشنطن دي سي هاتا لدارخستن كومبون به وی مبسته هاتا ريخستن كو كردين في دفري بينا با هف داكو بيرو بو چونين خوا به هفرا پارفه بكن ده شش مهن داوي ده اما دكاري جبو راگهاندنا في كوملي ده هاتن كرن داكو ببه يكم ناون دا جواكي و چاندي جبو كردين دفرا واشنطن چند بجدارن جوينه وها نرينن خوا آنين زمان ئەوانەی کە هاتبوون بەگشتی ئامادە بوون بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە شتێکی وا کە سوود بگەێنێ بە کورد و کوردستان هیوادارم ئەمەش کەوا دوای ئەوەی هەڵبژاردنەکە تەواو بوو و بڕیاریان نا کە دامەزرا سوودێکی زۆر گەورەی هەبێت لە کۆکردنەوەی ئەم دڵسۆزانە کە ئەیانە ببنە ئەندامی ئەمە و خزمەتی کوردەکە بکەن بس لو كوميونيتي ديال هر بيربيداني بشكل توريا كان ياخذ او تالك كلتوريانا لنا كومالغاي كردي ولا نزيك كردنوي همو داكا كاني او كومالغاي كردي ديال كرد ناوتي واشنطن دي سي بجماري شي زور برتاون ايدي بيما خوش بك شتي وا دروز بك زياتر ليه كان نزيك اكاتا دور لهمو تندروي همو بوتونه شي تاکڕەوی بڵین ئیدی پێمە خۆش بوو هەم بۆنەوەی داهات و هەم بۆ ئەوانەی کە ئێستا لەو ناوچەوە چاراکین و کار دەکەین وڵا کۆبوونەوەیەکی باش بوو بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا لەسەر چۆنێتی دروستکردنی کۆمیتەیەک بۆ کوردەکانی ناوچەی دیسی لە ڤرجینیا مەریلاند بەڕای من ئەگەر ئەم کۆمیتەیە هەندێک ئەهدافی دیاریکرا و محەدەدی هەبێ خەڵکەکە لە دەوری کۆبێتەوە لەو باوەڕام ئەتوانێ خەڵک بە جیاوازی بیر و ڕای سیاسیانەوە کۆکاتەوە لە دەوری خۆی بە مەرجێک ئامانجەکانی ئامانجی خەڵکی ناوچەکە بێ چارەسەری کێشەی خەڵک بە لەم ناوەیە کێشەی خەڵک وەکو کوردێک کە لە ئەمریکاژی بەس کۆبوونەوەیەکی باش بوو ئاڵوگۆڕێکی باشی بیر و ڕاکرا ئەو هیوادارم پرۆژەیەکی بە پێزی لێ دروست بێ كوملا كردين واشنطن دبيجا كو غريدانا وي بت بارتيان سياسي رتنيه لي دهمان دمي د بانك لهمو بارتي ورخصنين كردان لي في دفريدكا كو ببن اليغرين في بروجيا بهمبا د كومبونا دامزراندن يا كوميونيتيا كردي ل دفرا واشنطن يا امريكي آرمانجا سرکا او بو کو وجاندنا کلتورا کردی آرمانجا هرگاف یا و ناوندی با سیروان قچو دنگ امریکا ورجینیا سپاسیروان دست خوش بری 10 سالان هیزین امریکی پیکری صدام حسین لنیوا باجار بغدایش کاند روژا نهی مهاچار هات هجمارتن روژا روخاندنا رژیما صدام حسین و دست پیکک نه جبو عراقیان لپشتی بورینا 10 سالان هشتا جیانا عراقیان نه آرام و نه راحته
لە گۆڕەپانی فردەوس لە بەغدای پایتەختی عێراق تەنها تاکە پێڵاوی پەیکەری سەدام حوسێن ماوەتەوە. بۆ زۆرێک لە عێراقیەکان ئەوانەی لەلایەن سوپای وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە هاوکاری کران و پەیکەرەکەی سەدامیان داڕمانە خوارێ هێمای ئەو ڕۆژە هێمای کۆتایی هاتنی دیکتاتۆریی درڕندە و هەروەها سەرەتایی هیوایەکی نێبوو. ئەمڕۆ گۆڕەپانی فردەوس بە پۆستەری هەڵمەتی هەڵبژاردنەکانی خۆجێیی ئەم مانگە دەڕازێنرێتەوە کە پێنجەمین هەڵبژاردنە لە عێراقدا لەو دەمەوەی سیستمی فرەپارتی بە دیموکراتیانە دامەزرێنرا. شەقامە سەرێکیەکانی ناوەندی بەغدا پاک و خاوێنتر دیارن بە بەراورد لەگەڵ ساڵانی دوای جەنگ، بەڵام زۆربەی عێراقیەکان دەڵێن دیموکراسی ژیان و گوزەرانیانی باشتر نەکردووە. يعني بشكل عام الوضع الامني شوي بدا يتحسن. تەقینەوەکان بە بەراورد بە چەند ساڵێک لەمەوبەر کەمیان کردووە، بەڵام هێشتا توندوتیژی تایفی مانکانێکیان لە سەدان کەس دەسێنێت. هاوکات تەقینەوەکانی عێراق کەمتر بوون بە بەراورد لەگەڵ چەند ساڵێک لەمەوبەر کە شەڕی تائیفەگەری لەو پەڕیدا بوو، بەڵام توندوتیژی تائیفی بە زۆری لە عێراقدا بەردەوام و مانگانە کوژرانی بە سەدان هاوڵاتی و دەست و لاقپەڕینی لێ دەکەوێتەوە. لە بازاری ناوجەرگەی بەغدای پایتەختدا کڕیاران ناڕزایی لە نرخی کاڵاکان دەردەبرن و دەڵێن بەهاکانی کەلوپەلەکان ئێستا زۆر گرانترن بەر لە جەنگ. کارەساتەکە مەزنە هەندێک کەسان تێرا کیلۆەکە خارنەی پارەنینە ئەم ژیانە خۆ ڕۆژ بە ڕۆژ دەرباز دەکەین. پیشەسازی بواری نەوت لە عێراقدا بە ئەندازەیەکی زۆر چاکراوەتەوە، بەڵام زۆرێک لە عێراقیەکان دەڵێن داهات و سامانی نەوتی وڵات تەنها بۆ کۆمەڵێک کەسە و گەندەڵی لە وڵاتدا بەربڵاوە و هەروەها خزمەت گوزاریە سەرێکیەکان خراپن. کەچی لەگەڵ ئەم بارودۆخەشدا عێراقیەکان هێشتا هەوڵ دەدەن ئەگەر بشێت ژیانێکی ئاسایی بگوزارێنن. عێراقیەکان خێزانەکانیان دەبن بۆ پارکی ناسراو بە ئەزەورا بۆ سەیرانکردن و سواربوونی بەلەم. طبعا احنا هسه يعني قبل شويه هم حكينا يعني دائما ام تشينا سەیرانگەهێ ئەم وەهز دەکەین کو عێراق تەناهیە و ئەم لە جهەکە خۆشین لە دەمەش سەیرانگەهی دەردکەوین هەمی تشت تێنەگەهۆڕین. پارکی زەورا لە مێژە شوێنێکی حەوانەوە بووە بۆ عێراقیەکان و بنیات نراوەتەوە. کاتێک سواری چەرخی خولاوەی بەرز دەبیت ئەو کەسانە ناوچەی سەوزی تۆکمە ئاسایشی بەغدا دەبینن، ئەو ناوچەی چوونە نێوی بۆ هەمووان قەدەغەیە تەنها بۆ ئەوانە نەبێت لە ناوچەی سەوزدا دەژین یان کار دەکەن. هەندێک لە عێراقیەکان دەڵێن ژیان و گوزاران وا لە باشبووندایە، بەڵام ئەو چاکبوونە کاتی دەوێت. هەوکات هەندێکی دی لە عێراقیەکان دەڵێن عێراقەتا دێ زیاتر وەک پێشووی لێ دێت. لەگەڵ ئەوەشدا هیچ کەسێک لە عێراقیەکان یادەوەری جەنگ ناکاتەوە و هەرکەس بە گوێرەی ڕوانگەی خۆی وای دەبینێت کە جەنگەکە شتێکی زۆری گۆڕیوە یان زۆر کەم. و پترێژی ساڵێکی نەحەزی دنێڤبەرە هەرێما ئۆتۆنۆمیا کوردان و حکومەتە ناڤەندیا بەغدایدا پەیدا بووە. توندوتیژی لێ کەرکووکێ باژارێ دەوڵەمەندێ نەفتێ زێدە بوونە و گەلک بترس بەرێخوا ددن وان پێشهاتان و پێشبینیا ڕەوشک خراپترژی دیکن. نزیکەی 4 مانگ لەمەوبەر شارۆچکەی توسخورماتوو بۆ شوێنێک بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرێمی خودمختاری کوردەکان و حکوومەتی نێوەندی لە بەغدا پشێوی سیاسی لەسەر مافی بەکارهێنانی نەوت لەم ناوچە جێناکۆکانەدا هەیە. ئەم ناوچانە وەک چۆن دەوڵەمەندە بە سوتەمەنی خاو ئاوهاش بە جۆراوجۆری پێکاتەکەی کورد، عەرەب، تورکمان، کریسچیانەکان هەر یەکە کەرکووک بەهی خۆی دەزانێت. کۆلۆنێل ئیسماعیل ڕەسوول بەرپرسی ئەم یەکە لەشکریەیە لە ساڵی 1986ەوە پێشمەرگە بووە دژی ڕژێمەکەی پارتی بەعز. بەرامبەر بەوەی نییە کە ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی حکوومەتی نێوەندی نا بەڵکو بۆ داکۆکی لە خۆمان لێرەین. ئەگەر وەک ڕژێمەکەی پێشووی هێرش بکەنە سەرمان ئەوە پێویستە بەرگری لە خۆمان بکەین. کەرکووک شارێکی فرەنەژادە لە دوومانجی ڕابردوودا توندوتیژی باڵی بەسەردا کێشا بوو. تەقینەوەکان خاوەن بڕوایانی شیعە هێزە ئاسایشیەکانی کورد و سیاسەتمەدارانی سونەشیان کرد بۆ ئامانج. نورید مالکی سەرۆکوەزیری عێراق ئاگاهی داوە سەبارەت بە مەترسیەکانی قەیرانی نەژادی لە عێراقدا، بەڵام چاودێر دەڵێن پشێوێ نەژادیەکان تەنها لەسەر ئەستی سیاسی هەیە و هۆڕاستەقینەکەش نەوتە. يعني هذا الضحك على الذقون انها پێکەنینمان پێدێت کاتێک دەڵێن ئەمە قەیرانی نەژادیە یان ناکۆکیەکان هۆکاری نەژادیان لە پشتە سەرچاوی ئەم کێشانە نەوتە. زۆرێک لە دانیشتوانی کەرکووک هەمان ڕوانینیان هەیە و دەڵێن سیاسەتمەداران بەرپرسن لە کێشەکانی کەرکووک. کێشەکە لە نێوان خەڵکدا نییە. کورد، عەرەب، ئاشووری، تورکمان کێشیان نییە. گرفتەکە لە نێو سیاسەکانی بەغدادایە. لێرە لە کەرکووک جیاوازی لە نێوان کورد و عەرەب و هیچ لایەکدا نییە.
تەنانەت عەرەبی سونەش هاوڕان کە توندوتیژە تایفیەکان بوونەتە دەردەستی سیاسیەکان. بەهۆی سیاسەکان و دووچاری مەینەتی بووین، تەنها براتی و تەبایی دەمان پارێزن. جا ئازیزانم لەگەڵ بەردەوامی توندوتیژیەکان لە عێراقدا و هاوکاتی نزیک بوونەوەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنەکانی پارێزگاکان دانیشتوانی شاری کەرکووک وها هەز دەکەن سامانی نەود بووە بە نەفرەت بۆیان وەک لەوەی ببێ بە هۆکارێک تا هەرێمێکی سەربەخۆ لە پارێزگای کەرکووکدا پێک بهێنرێ. دەخیل سپاس بەڵێن و دەست خۆش ئەرێ ئەف گرژی دنێڤبەرا کورد و عەرەباندایە کورد و شیعەیان یان سەرک وەزیر نووری المالکی و سەرۆکێ هەرێما کوردستانی مەسعود بارزانی دەنا مەعەف پرسیار ئاراستەی ڕۆژنەمەڤانێکی کورد کرد دلۆڤان بەرواری لایەکێ مشکلەك یابوویە شخصی ژلایە مثلا ئەو کەسێک و نها الحکوومەتە فیدرال دەن وەکو کەم بێژین مالکی مشكلك هاي ويبخو كشخص مشكلة هاي نوكو خلقي مشكلة هي يعني الشخص كوتينت حكومة دا اوان شخص بالشخص خو مشكلة هاي اگر ام بين حقتها دستور عراق ام ببينين الدستور ده همو تشترونه ودياره وهيك صلاحيات في ديار الدستوري ده بري بسيارة اويش تبين كاني مثلا شيعيان مالكي چاوا بيرت كانوا چاوا هزت كانوا چد بيجن لسر هريما كردستاني بدو خاص اسوي بيجمتا افكيشه لسر چيا لسر نفطيا لسر دصلاتيا لسر بارا لسر چيا خو اريشان ها اگر بين بشكل فرميك وديارك ما بين همو خلقي دا اريشان سر سيت شتايا يك لسر باتروليا يا دوي لسر دسهلاتيا شو دسهلات دا بشكل ما بين خدا يا سي لسر قوته ام بيجو قوته بيشمرغي باشا كاك دلوفانش بلي ويناجي اگر امگوي خب دينا مالكي يعني ام دي بيجين حكومتنا نافندي عراقي شيعيان بيجشتي قالك جاري اوسع دي بيجين او دي بيجين كرد دي بيجين ديفيد ما شراكات ديفيد ام شريك الدولة العراقي بين ما دسمج دصلات البغدادي هابتن مالكي وينا ناكتن دصلات طابو كريا لمالكي شي دي بيجا بو نموناوي وكو سرك وزيري عراقي همويا دصلات لهريمك ولاتي خونينا الدفينا هذا چندي او راستا يعني بله براستي اگر مدينة حقيقتك ابخو هنك تشتهي كبيت البن كنترول حكومتها فدرال دا وكو سنور دستور العراقي دا السنور العراقي همود دبيتن البندس هلاطة حكومتها فدرال دا بيتن ابيك نقطة دويم مثلا نفط وغاز حطانها حل نبويا حطانها قانون نفط وغاز البغدادها كيدانان كو ام بيجين سيرتش اساس ام نفط وغاز دا باش بيتن بين هريما كردستاني وحكومة فدرال دا اف نقطة دو مشكلة حطانها حلاوينها كيدانان يا سيجين اگر ام بري خب دينا فادو صالة دماهية مالكي محاولة كر همو دس هلاطة بيختا بنكنترول خو وكو هيئة النزاهة وكو المجلس الأعلى للقضاء وكو عفوا مفوضية الانتخابات مالكي دفيتن همو دس هلاطة بيختا بندس لخو بشتين دس هلاطة بالي كاك دلوفان ويتشد دس هلاط لهوليري للدوكي للسليمانية ويتشد دس هلاط نينا الويري اگر چند البغداد بقول بتنجي لهريما كردستاني ويتشد دس هلاط نينا براستي لازم اوصى بتشكو اگر سيستم فدرالي وصايا دس هلاطوي يك نقطة ده هي اگر هاتو السلوري العراقي الشركي نيف دولتي تشيبولنا بين العراق ودولتك يتردا تبي وقت داوي دس هلاطة عسكرية هي لسر سلوري العراقي دس هلاطة فكار بيتن وكو عسكر باعتبار بيجن بعربية بيجن القائد الأعلى للقوات المسلحة العراقي اما مسألة قانوني اتناف هرمي هرمي برلماني هي هرمي حكومتها هي اگر آروشك هبيتن دبيتن تريكا حكومتها هرمي حل بكتن بين ران لواشنطن وان روجان دهان هزار کس لپیش کنگرسی دگهنه هفو داخوازی جیاسا دانرین ولاتی دیکن افصال قانونین پنابری بگوهرن برفانکار دخوازن هف ولاتی بونا نزیکی 11 میلیون پنابرین ندستور دایل امریکا بصاناهی بکن بنابر لویدره به قانونی و ندستوردای جی پیگ و لپیش کنگرسی نشتیما پروریا خو نشاده دن او دبیجن دم رفورمان و حوالاتی بونا پنابرن به داکیومنت هاتیه
ایوا گارسیا 10 سالیه و دایکو بابنوی مکسیکینه او بهیویه که مالباتا و پیگ و بجین. افخونی شاندان لدمکینه که جماره که اندامت هر دو پارتی انجوات سناتوران البره پیش نیاز و ریناماین خو اش بو گهارتنا قانون پناوری راب گهینن. او قانون ده پاراسین سنوران وگلت و ریکشی بدت حوالاتی بونا پناوران. لسال 1986 3 میلیون پناورن ندستوردایی بون حوالاتین امریکی. لی پاراسین سنوران نهاد قایم کرن و به میلیونا کتن امریکا. لنو هالبشرتنا سرک باراک اوباما هفتش صدش خلق امریکا لاتین دنگ دایی. لی هم دموکرات و همشی کماری هف بیرن که اوه کشه کام مزن امریکایه. فخریا دوسکی دنگ امریکا. بله تماشاوان الهجال مها 4 نیسانی و جبو جشن ایستر کریستیان هیکا رنگین دکن و دی جواکا کردواری دجی ازدی لججنا سری سالی و چارشنبه باسور کولوی مهیا او جی هیکن کلاندی رنگ دکن وکاتور و تبعکی سالانو تورکی اولی قالوا دما او ببا جوهر و انتیکین بهادار و چابن کارل فابرجی زیرنگری 100 سالیان نوزده چندین هیکن جوهری جبو قیصری روسی درست کربون قیصر جی او دکرن دیاری جبو خانم و زاروکن مالباتا خوا نها چندک جوانا لموزخانا باجرا ریچموند دی ورجینیانا خلق همبری انتیکین درستکرین دست کارل فابرجی عجیبی دمینن نجبرکو او جوانن و جکرست بها زیر و جوهرا درستکرینا بلکو وان گریدان قیم هیا دگل داویترین قیصر روسی نیکولاس دوی و مالباتاوی او لدم شورشا روسی لسال 1918 هات کشتن به دست بولشویکان گیزافان هابسبرگ او انتیکال لموزخانه هونرین جوان لورجینیا دانینا وی پتر جه 500 پارچه لحف جواندنا حف جوان نافدارترین گوهرین دستینا و هیکن امبراتورین ججنا استر تنها 50 لوانه دروست کراون 40 تا 42 ماون و حوتیان لیرن الکس نارجسی بریوبری موزخانه ورجینیا یا هنرین جوانا ده موزخانه دا 5 هیکن امبراتورین ججنا استر هنه ده هر هیکه که دا پارچه اک هیا دلوه و عجیبی اک دناف دیا بهای وان دگه تا 25 حتا 30 میلیون دلاران وکا دیاری لسالا 1885 الکساندری سی دانا کابانیا خوا کوریوی نیکولاسی دوی او عدد دوماند او به لازوردی و زیری درست کرینه دنیوی دا وینه کوری قیصری لسر هستی فیلی هاتیه درست کرن و چارچوف با الماسیا اف هیکا زیری و تایری میناکری لسر 8 تابلوین پچوکن دنیوا هیکه دنه هیکن امبراتورین ججنا استر بتنی پشکا کا پچوکا بر همین کارل فابرجینا ده پیشه خدا وی 500 زرنگر ددانه کاری و پتر 150,000 پارچه درست کربون نه همو جمال باتا قیصری ربون اف هیکا کرستال هاتو بو درست کرن جبو امانویل نوبل نوی الفرد نوبل خدانی خلات نوبل فابرجه کاری زیوی جی دکر و گوهرین تاج روسی درست کربون بلکه جکارین وین بزیوی مانا لە گەوهرەکان لە 195 بەدەستی پەلشویەکان لەناو براون و لە 195 کارە زیویەکانیش توێنراونەتەوە چونکە دوای شۆڕش پێویستیان بە پارە هەبووە ئەوێن وان ژناو نەبرین لە مزادا فرۆتن دەستپێکەدا لە ساڵێن 1920 هەتا 1930 ئەف کارە لە رووسیا دیار بوون لەوی وڵاتی حەزا کۆمکردنا کەلوپەلێن ئەنتیکەین فابرژێ لە ساڵێن 1930 زێدە بوو لەوێن دەرێ کەس هەبوون و ئەف کەلوپەل کۆم دەکرن خانم لیلیان پراد ئێک بوو جوانە پشتی ئەو لە ساڵە 1947 مری لە دوو وەسیەتاوێ پتر ژێ 105 پارچێن فابرژێ کوێ کۆمکردبوون بۆ مەزەخانە ڤرجینیا هاتنە و گوهاستن نۆکا پارچن ئەنتیکەین فابرژێ بارابتر لە دەرەوەی رووسیانە هەژی گوتنیەک و فابرژێ لە دەمێ شوڕەشێ ژێ رووسیا ڕەوی و 2 ساڵە پشتی هینگی لە سوێسرا مر و لە داوی ئەم بەرێخوا بدن پێشانگەها هونەرمەندێ شێوەکاری کورد لوقمان ئەحمەد کو بە تابلۆین شێوەکار وی چریسکە کڕۆناهی ژێ کوردێن ڕۆژ ئاڤاڕا وێخستیە جارێکا دی هونەرمەندێ شێوەکار لوقمان ئەحمەد ڕۆناهی خستە سەر هونەر و کەلتور و جڤاکا کوردی بێ نیشاندانا ژمارەکە تابلۆین خوا لە گەلەریە مارگرێت و جۆزف فشەر یا هونەری لە کۆلیچا کۆمونیتیا ڤرجینیا باکوور
شێوەکاری کوردی ڕوش ئاوا لوقمان ئەحمەد بە ڕەنگی نخۆین کو دەربڕینێ ژە دەرد و ئێشێن گەلێوی دیکن و بسەمبۆلێن نخۆین تایبەت بالا میوانên pêşangeha xwe kişande ser dewlemendiya Srûştê Kurdistanê. gelek keyfa me bûynotet û xweşê pêdibeyîn. Hindek tişt cîhanîne. Ev wêne digel me taxivin. Ji ber hindê me ew jê girt. چروسکە کرۆناهی ئەو دیاری بۆ خەلکێ me li Kurdistan خەلکێ me li Sûriye وەک ڕێزلێنان ji bo xatirê wana ev derfeta zehmet ya gotê derbas dibin ev qonaxa zehmet gotê derbas dibin di heme alî de ez jî wek hunermendekî li Amerîka dijîm dixwazim piçek ronahî bidim li ser jiyana wanî xerab ya aloziya mezin gotê derbas dibin ji ber vî hawî me hinekî xwest ez wan bi kar bînim ez wan xelkanê xwe dîsanê bînim ziman ji bo hêvînî mezin gimere karibe tiştekî bike ji bo pêşe roja wan alîkarîkê bike piştgirîkê bike û karê me li ser vê jiyanê hatî ava kirin. Wêneyet Luqmanê digel me taxivin wekû helbestan e hesta azadiyê ya navneteweyî diyar dikin. Wêneyet wî gelek hêjan e. Hemî wêneyet wî gelek ciwanin û berkeftîn e. Ew kesekê gelek jê hatiye. Çirîska koronahiyê hewleka diya Luqman Ehmed bû beref agahdarkirina hunerdostên Emerîkîka huner û keltûrê kurdewariyê li çi asta û li heman dem jî gihandina peyamê xwe ji her kesî ra ku huner dikare jiyana mirovaniyê baştir û xweştir lê bike. I have a number of favorite pieces, but I think up at the top of my list is Keyfa min petir bi çend wêneyet wî hatiye. Ji hemiya petir keyfa min bi vê wêne hatiye. Ku wêne xanima Luqmanî ye. Gelekî ya ciwan e. Di wê wênê de herbûsa hetaf û gulbaroj û hesp hatîne nîşadan. Keyfa min bi hemî wêneyet wî hatiye. بەڕاستی من حەزم لێ لەسەر دوو تەوەری تایبەتی قسە بکەم کەوا ئەم پێشانگای پێ تایبەتمەندە. یەکەمیانەوەیە کەوا ڕنگدانەوەیەکی زۆری کەلتوری کوردی تایە ڕەنگەکان و فیگەرەکان و ئەو شەخسیەتانەی کە بەکار هاتووە لە ناو تابلۆکانی کاک لوقمانە بەڕاستی ڕنگدانەوەیەکی جوانی کەلتوری کوردایەتیە. تەوەری دووەمیش کە حەزم لێ باسی بکەم لە تەوەری ئابوووریەکەیەتی لە ڕاستیە کاک لوقمان هەنگاوێکی زۆر گەورەی ناوە کەوا بەشێکی فرۆختی تابلۆکانی دابین کردووە کە بڕوا بۆ ئاوارەکانی کوردی کوردستانی ڕۆژاوا کەوا لە ناوچەی کوردستانی باشوور یاخود لە ناوچەکانی ترین ئەو دەور و پشتی سووریا ئەژین. And as an artist, I tend to look for work that is significant in some way. وەکو نیگارکێشێک هەموو جارێک هەوڵ دەدەم یان دەخوازم ئەو کارە هونەریانە ببینم کە زۆر سەرنجڕاکێشن بۆیە هاتووم سەیری تابلۆکانی لوقمان بکەم چونکە زۆر کەم بۆت هەڵدەکەوێت ئەم شێوە هونەرە ببینیت کە جیاوازە لە کارە هونەریەکانی خەڵکی ئەم ناوچەیە بۆیە من کارەکانی لوقمان بە سەرنجڕاکێش دەبینم لەبەر بەکارهێنانی ڕنگ بە شێوەیەک مانای هەبێت و ئومێدەخوازم شتێک لەو بارەیەوە فێر ببم. Ez bawer dikim Emerîkî gelekî binermayî yanî bi xwe dilxweşî lê dinarin ji ber tiştekî dûrî wan e stylekî gelekî ji wan cudayî. Rengê min jî gelek nêzîkî ew rengê yanî rengê abstraktin. Newro gelekî ez wek realîst bi kar nayînim ew jî hez dikin tu çawa karê tiştekî têkel bike têxna hevdû de. Yani hinek abstrakt û hinek ew cilûbergê Kurdî hinek sembolê Kurdî tu wan bi kar bîne gelekî balkêş ji wan are. Ew dibêjin ew pirsa dikin dibê çima ev wîsayê. Ev rengê xweşik lê êşek di navan rengana de çî ev êşa çî. û ew rastî mebestek baş ji bo me gi xelk pirsa bikin. Ew ya gelekî ez dixwazim bi dû vî tiştî kevim. Ew pirsa bikin wek derîkî be ji bo xelk pirsa bikin diriya vê pirsêre naz bikin Kurd jiyana Kurda çawa ye, xewna Kurda çawa ye, jiyana wan çawa ye. Ew tiştek wek nameya min rastî. û ez ji ber vî hawî jî karê xwe li ser vî hawî ava dikim. Çawa ez karibim xelkê bi alî hunera xwe de bi alî kultûra xwe de bi alî xelkê xwe de bikişînim.
یەکەم پێشانگەها لقمان ئەحمەد لە ساڵە 1986 بوو لە سووریا دەپێڕاوی پێشانگە لە تورکیا سوێسرا و ئەمریکاژی بەکردنا یەک و ژنێزیک وی ناز دکە دەزانە کە زەحمەتیان ژیانی لە ئەمریکا چەند ڕێگرن لە پێش چالاکی و بەرهەم ئیناناوی لێ ئەوقات بێ ئومێد نەبووە و بەلکوتێ هەژمارتن ئێگژێ ڕووناکبیرێن کوردێن خوددان چالاکیên هەری بەرچاو و دیار di demekî Kurdî jiyana wî de li Amerîka. Bînerên delal hêvî dikim peywendiya me digel we herbê û bihêz be. Hûn dizanin me rêkên peywendiyê digel we gelek hene. Malperên dengê Amerîka û dengî Amerîka amade ne ji bo hûn seredana malperên me bikin û bername me û çendîn babetên diyên dengî Amerîka bibînin. Îmêla me jî kurdconnection@voanews.com. Facebook Kurd Connection. Lê rêkek dî û bilez tir ji bo peywendiyê Twitter e. Ji nihaw pêve hûn dikarin bibin dostên mêyên vê şîweyê gihandina bilez ya zanyariyan û bi Kurdî. Eva navnîşanî me ye Twitter @KurdConnection. Heta carek dî stafê li hevgihandina Kurdan Kurd Connection hîviya demên xweş ji we re dike.